کەمین هەواڵیش کە بۆمان ئامادەکردوون باسی یەکێک لە فۆتۆگرافەرەکانەکەین کە لە ڕێگەی فۆتۆکانی خۆیەوە ژیانی خۆی و کۆڵبەرانی ژەگێڕێتەوە. فۆتۆگرافەر ئیبراهیم عەلیپور خەڵاتی وۆردپرێس بەدەستدەهێنێت. ئەو فۆتۆگرافەرە کوردی ژیانی خۆی و کۆڵبەرانی بە وێنە گێڕایەوە و گەورەترین خەڵاتی جیهانی بردەوە. ئیبراهیم عەلیپور فۆتۆگرافەری بە توانای کورد کە لە ڕێی فۆتۆکانیەوە ژیانی کۆڵبەرانی سەر سنووری خستەڕ و خەڵاتی وۆردپرێس فۆتۆی بردەوە. لە لێدوانێکیدا بە کورساتی ڕاگەیاند ئەم وێنانە بەشێکن لە ژیانی خۆم چونکە من لەبانە لە نزیکی سنوور دەژیم و وێنەکانیش لە ماوەی نزیکی 10 ساڵدا گرتو من. لەبارەی فۆتۆستۆرەیەکەوە شتێکیشی ڕاگەیاند پرۆژەکەم سەبارەت بەو کەسانەیە کە لە نزیکی سنوورەکاندا دەژین بە تایبەت پیشاندانی ژیانی کۆڵبەرەکان و ئەو سەختی و مەترسیانەی لەسەر ژیانیان هەیە. ئەم ساڵ خولی هەفتایەمینی خەڵاتی وۆردپرێس فۆتۆ لە ئەمستردام لە هۆڵندا بەڕێوەچوو کە بە یەکێک لە گرنگترین خەڵاتەکاندا دەنرێت لە بواری وێنەی ڕۆژنامەوانی و تایبەتە بە پرۆژەی دۆکمنتاری درێژخایەن. عەلیپور لەبارەی بردنەوەی خەڵاتەکەەوە بە کورساتی ڕاگەیاند. بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم و زۆر شانازیم پێوە کرد کە وەک کوردێک ئەو خەڵاتەم بردەوە چونکە ئەمە یەکەم جارە کوردێک ئەو خەڵاتە دەباتەوە. زۆر بۆم گرنگ بوو چونکە ئەمە دەبێتە دەستپێکی گەشتی فۆتۆگرافەرانی کورد بۆ وۆردپرێس و هەموو دنیا. وتیشی ئەم وێنانە لە 144 وڵاتدا پیشان دەدرێن و نزیکەی 4 ملیۆن کەس سەردانی پێشەنگاکە دەکات. ئیبراهیم عەلیپور لە ساڵی 1990 لە گوندێکی سەر بە شاری بانە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە و دەرچووی بەشی ئەندازیاری و نزیکەی 15 ساڵەکاری فۆتۆگرافی دەکات. وێنەکانی عەلیپور چیرۆ گەلێک لەبارەی ژیان و گوزەرانی خەڵکی دەگێڕێتەوە کە لەگەڵ سەختیەکاندا دەست و پەنجەیان نەرم کردووە. ئەم فۆتۆگرافەرە کووردا جگە لە برنەوەی خەڵاتی وۆردپرێس فۆتۆ چەندین خەڵاتی دیکەی بردووەتەوە وەک خەڵاتی پێشبڕکێی فۆتۆگرافی ئالارت، خەڵاتی کانۆن، ئاسیا پۆرتڕیت، هەروەها پاڵێوراویش بۆ برنەوەی چەند خەڵاتی دیکە.